سپاس دیارە وەکو بەڕێوەتی گشتی تەندروستی سلێمانی کە ئێمە هەموو کات جەخت لەواکەینەوە هاڵاتیان بچن بەدەم وەرگرتنی ڤاکسینەوە بۆیە لەسەر بڕیاری بەڕێز بەڕێوەبەری گشتی بەپێی نووسراوێکە لە 2022 دەرچووە هەموو پزیشک و کارمەند و کارمەندی بەڕێوەتی گشتی تەندروستی سلێمانی ناچار دەکرێت کە ڤاکسین وەربگرێ بۆ پێی کە ڤاکسین تاکە ڕێگەیە بۆ ڕوبەڕووبوونە دژ بە توشبوون بە کۆرۆنا و یاخود ئەگەر تووشی کۆرۆناش بین بە شێوەیەکی زۆر لاواز پێویست بۆ ناکە داخلی نەخۆشخانەکان بین بۆیە بە پێوە بڕیارە هەموو پزیشکان و کارمەندانی بەڕێوەتی گشتی تەندروستی سلێمانی ناچار دەکرێت ڤاکسین دژی کۆرۆنا وەربگرێت بەپێی ئیجراعاتەکە هەر کارمەندە یاخود هەر پزیشکێک ڤاکسینی وەرنەگرت پێ موچێ مانگی دوی پێ نادرێ ینی ئیجباریە بەڵێ بەتەکید چەند کارمەند ماوە بەپێی ئامارەکان وەری نەکرد بە ڤاکسین ئامار ڕێژێکی زۆر کەم لە کارمەند و پزیشکان ماون کە ڤاکسین وەرنەگرن تەسەوڕەکەین تا کۆتایی ئەم مانگە سەرجەم ئەو پزیشک و کارمەندانی کە لە بەڕێوەتی گشتی تەندروستی سلێمانین ئامار ڤاکسین وەربگرن کارمەندێکی تەندروستی وەری نەگرێ ئیجراعاتی لەگەڵا کرێ ئیجراعاتەکە چ موچێ پێ نادرێت هەچ کارمەندێک ڤاکسین وەرنەگرێ موچێ پێ نادرێت